گرفتی کەمی غازی ماڵان جارێکی تر لە سنووری برادۆست سەری هەڵداوە. ئەم خاتونە 6 ڕۆژە بە دوای دەستکەوتنی یەک بوتڵی غاز دەگەڕێت و دەستی ناکەوێت. لا هاو 6 ڕۆژ هەتا بەدەرکانە حیە ساعتی من لقنی نغازتنیان دایم بەخرج شتێنە غەدرێکرد بە عالەمی عالم غەریبێنە بە عالەمی وێرن ئەو مام حەسەنیش داوای لە پۆلیس و بریکاری غازەکە کرد، بەڵام تەنها یەک بوتڵی غازیان پێنەدا. ناچار بوو جارێکی تر بوتڵەکەی بە بەتاڵی بگەڕێنێتەوە ماڵەوە. ئەمە وەستانی هاوڵاتیانە لە نۆرەی وەرگرتنی یەک بوتڵی غاز. ڕۆژێک ناڕۆژێک 4 ئۆتۆمبیلی گواستنەوەی غازی ماڵان 250 تا 300 بوتڵی غاز لە سۆران دەگوازنەوە سنووری برادۆست. بەڵام بەهۆی فراوانی ناوچەکە ئەو بڕە غازەی دابەش دەکرێت بەشی دانیشتوانی سنوورەکە ناکات. یعنی محترم ماڵ هەیە چارێک گۆڕیتەوە ماڵ شەیەکی نادەنێ سیارە لە وڵادێ بە کەیفی خۆی گۆرتە ئەو لە وڵای بە کەیفی گۆرت هەموو واسەکاریە داوا لە خەڵکی دەکەم یعنی ئەو قەیرانە دروست نەکەن داوا لە حکومەتیش دەکەم یعنی هاوکاری خەڵکەکەن باوەڕتە بی یعنی خەڵک لە خۆی بێزار بی یعنی لە دوو غازی بڕۆ لە دوو بەنزینی بڕۆ لە دوو ئەولای بڕۆ هەموو چیش بووتە سڕە لێرانە. بەپێی وتەی بەڕێوبەری نەحیەی سیدەکان هۆکاری کەمی غازی ماڵان دەگەڕێتەوە بۆ کارگەکانی دابەشکردنی غازی ئیدارەی سۆران. لە ڕۆژانی ڕابردوو 25 تەن غاز لە کارگەکان دابەش دەکرات، بەڵام ئێستا کەم بۆتەوە بۆ 15 تەن. لە سنووری برادۆستیش هەفتانە 306 بوتڵ کەمی کردووە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.